یارستان ڕۆحەکان لە گەڕیدەدان و جەستەکان گرنگجیەی ئەو تۆیان نییە، بەڵکو ئەوەی لە ناو ئینسانەکانە گرنگە ڕۆحەکەیەتی و ئەو ڕۆحە قاڵب بە قاڵب جەستە بە جەستە سزا و پاداشتی خۆی وەرەگرێت لە ناو ڕۆحەکانە کە 1001 جار ئەبێت نوێ بێتەوە لە شێوازی ئینسان، لە شێوازی حیوان زینەوەرەکان و لە شێوازی درەختەکان زیاتر خۆی بینێتەوە. وەک خۆتە زانی ئینسان لە هەموو ئەدیانەکانە بەرزترین پلەی هەیە لە ناو سروشتە، لە لای یارسانیش بە هەمان شێوەیە. دوای ئەوە زینەوەرەکانیان کە هەموو کامل ئەوسافێکی ئینسانەکانیان تایە بێجگە لەوەی کە ئەقڵیان جیاوازە یا ئەقڵیان وەکو ئینسان نییە، کەماڵ نییە. لە دوای زینەوەرەکان درەختەکانیت کە ئەوانش گیاندارن، ئەتوانن بەربگرن و ئەتوانن زیاد بکەن و ئەتوانن لە شوێنی خۆیان ڕۆحەکەیان جوڵاو نییە، لە شوێنی خۆیان چاودێری سروشتی دەوروبەریان ئەکەن. لەوە ئینسان یارسان ئەتوانێت درەختەکان ببڕێ بەکاری بێنێ بۆ خۆی، بۆ سووتانن، بۆ ژیانی ڕۆژانەی خۆی. بەڵام لە هەمان کاتاوا سەیرەکەن کە ئەمە ئەوە ڕۆح لەبەرێکە و ڕۆژێ لە ڕۆژان ئەم ڕۆحە لەوانەیە لە جەستەی کەسێکا بوو بێ کە ئەو عقوبەیە وەرگرتووە، ئەو سزایە وەرگرتووە کە بوو بۆ درەختێک ڕۆحەکەی بە وەستاوی ماوەتەوە تا چەندێک ئەخایەنێت، ئەوە کەس نازانێت خوددا خۆی نەبێت. لەبەر ئەوە ئێمە هەم درەختەکان و هەم زینەوەرەکان و هەم ئینسانەکان بە ڕۆح لەبەر ئەزانین و یەکێکە لە قۆناغەکانی گەڕیدەی ڕۆح. نمندن طاقت عاجزه تاوی تاوانه دیدکه کست مزانو کە باسی